سڵای خواتان لێبێ من نام توانە عمەر فەرەجە ساڵی 1990 لەم بازارە لەژێ پردەکەی سلێمانی ئیشەکەم دەستم کردۆ بە کەسابکردن لای کە عەلی حاجی صادق لەم فەرعەیە لەم ڕیسە دوکانی ئێرەیە ئەو کاتەیە کە من ئیشم کردووە کاتی پارێزویسەکە لەوێ ئیشی پاکردنمە کرد قەل و قاز و مریشک و ئەم شتانەمان پاوا کرد دوای ئەوە کە کەوتینە تەقریبەن 2008 ئەوانە دەستم کردووە بە کڕین و فرۆشتنی قەل و قاز و مریشک و ئەم پەلەوەرانە ئافرۆشم ئیترەوە 5 ساڵ بۆ 6 ساڵە بێت کڕینی پەلەوەر ئیتر ئەم باڵندانە ئافرۆشم ئیتر لە کۆپتێلە لە غەندورە لە تووتیە لە کەناریە لە تەیروحوبە ئیشی ئەم باڵندانە ئاکەین بەس بۆ ڕۆژی جومعانە کە جومعە بازار لە هەموو شار و شارۆژەکان و ناحێ و قەزەکانی کوردستان قەڵە باڵغا سەرە لەقەیەکی تایە بەس ئیمساڵیان پار بەڕاستی ئەوەتەی کە مەعاش وای لێهاتوە چەند ساڵێکە بێ بەس ئیمساڵ قەیرانی دارایی وای لێهاتووە کە بازار نەماوە بازار زۆر دابەزیوە و بۆ ئەم پەلەوەرانە سەعریان زۆر لێ بۆتوانێ جواران ئێمە کۆکتێلێک ماڵی فول ماڵی بۆیە ئەمانیا بە 100,000 و 120,000 و 125,000 ئێستا بۆ بە 40,000 و 50,000 و 35,000 و غەندورمان لایە ئێستا بە 25,000 35,000 ئێستا سەعرەکانی نیواونی زیاتر دابەزیوە هیواداریشم داوە لە حکوومەتی هەرێمەکەم هەمووشی بەستەکەی بۆوەیە کە مەعاش بدرێت کە مەعاشش نەدرێ بەڕاستی بژیوی ژیان لە ئاراستەیەکە زۆر قورس بووە بارایی داراییمان ئەوەی لاتۆ کە ئیمڕۆ لە بەیانی و لە سەعات 7:30 هاتوومەتە بازاڕوانێ سفتاحم نەکردووە ئیترۆ یامانە دەستخوای گەورە ئیتر کات و ساتی خۆیەتی بەس ڕۆژەکانی تر احتیاجی ئێمە دوکانەکەینەوەوانێ ئەم جەماعەتە هاوڕێ وەکو برامان لێهاتۆ بەس حەڵاڵمان ژیا لێرە کەسابە دەکەین بەس بۆ دوانی وەڕوان خۆم سەعات 2 لێرەم ڕۆژانی ئاسایی بەس جومعانە ساعت 7 بۆ 7:30 لێرەین هەتاکو تقریبەن سەعات نزیکی 5:30 بۆ 6 لێرەین ئەمە مەعەدەن ئێمە خەریکیانە بین سینەکانیان بۆ پاکەینەوانێ پاک و تەمیزیانەکەین دوای ئەوە شوێنی گەرم و ساردی ئێمە لە ئێستا کە بەرەو گەرما ئەڕوە سبلێت ئیشەکان و بەڕیدە ئیشەکات ئیتر خواردنەکانیشیان مشەکە لە مەعەدەل خەریکیانەین بۆی لەبەر ئەوەی کە نەخۆش نەکەون ڤایرۆس نەکەوێتە ناوی هەر یەکە و شتێکی جیاوازە غەندور بەجیادانێت کۆکتێل بەجیادانێت تووتی بەجیارێکە و شوێنی خۆی جیایە و خزمەتیانەکەین چونکە ئێمە بژیوی ژیانمان لەسەر ئەو کەسابەتەیە ئەگەر تۆ خزمەتینەکەی بەڕاستی ئیسفادەی لێ ناکەیت و زەرەدێکی یەکێنێت وەکو تەبێژی شەر پردەکە ناوم ڕیاز عەبدولواحید عەبدوڵڵا وەڵی ئێستا بازار خۆی بەعام وێران بووە لە دوای جەژنەوە تەواو وێرانبوونی بەخۆیەوە بینیوە یعنی زۆر شتیان کردو ئێستا بەکوی ئەم باخە پێشتر ئێمەمانتوانی شتێک لێیا بەرێن شتێک دانین تێگەی ئەمەیان دروست کردو یعنی ئەمە تەجاوزە باوەڕەکەی مریشکم بەراوە 100,000 غرامەیان بۆ کردوون بۆ 4 مریش تێگەی یەکەوەی یەکێت شتەکە دەبات یعنی مینا چیە بیبێ یا پشی لە تۆ خەڵک ڕایەگرێ بۆ ئەبێ بیبێ یاکە ئایبێ قەرەبووی ئەو خەڵکە بکەرەوە تێگەی تۆ شتەکەی لێسەنی شتێکی تری بەرە یعنی باش هەموو شێوێت تۆ دەسەقیتە ئەخی کابرا قورگی یەگریت ئەی خنکێنی لە باتیەوەی بژێوی ژیانی بیتێ تۆ شتێک مەمنوعکە کە زەرەری هەبێت یعنی من لەگەڵ ئەوەیان نیم بۆ نمونە شێرێک پڵنگێک شتێک یاوا زەخم تۆ حەقی خۆیەتی بەڵام پشیلە و خورماخۆرەوە ئەم شتانە چه زەرەرێکی هەیە خەڵک خزمەتیەکە نە خەڵک بیچەوسێنێتەوە بە هەموو شێوەیەک تۆ بێ هاوکاری ملت بکەیت بە هەموو شێوێت تۆ ئەگەر ڕاستەکەیت حکوومەتی تو ئاگاو لە خەڵکە بێت ئەمانە شوێنێکی گونجایی بۆ دروستکە وەکو منتیقە سنایەکە با کابرا لێرەش دوورکەوێتەوە هەم بۆ ئەویش وەم بۆ منیش باشە ڕێکخراویش ناگەر ئیشێکی باشەکە با ئەوە بکە بۆ خەڵکە یعنی یا ئەگەڕێن تەرازوەکە لە ڕووبکەرە پێشەوە کابرا ئەگەر دەست بێ هەر دزەکەکە بەخوا ڕوشی کاتە ئاسمان دزی خۆیەرەکە ئێمە ئەندامی لە بەرەکراوی هانای ئاژەڵان ئامانجی ئێمە هاوکاریکردنی هەر ئاژەڵێکی بێلانەیە جا نەخۆش بێت یاخود کەم دەرامەت بێت یاخود پێویستی بە هاوکاری بێت ئەمڕۆ ئێمە لەژێر پردەکە هەڵساین بە دەست بەسەراگرتنی هەر پشیلە و سەگێکی زیینە لەگەڵ پەلەوەرێکی کێوی یاخود ئاژەڵێکی کێوی کە سەپێنرابێت لەم ژێر پردە ئاژەڵی کێوی
هەر ئاژەڵێ بێت بە هیچ شێوێ ناوی ڕێگە پێدراونیە لەلایەن کامەوە ڕێگە پێدراونیە کە لێرە بفرۆشرێ بەسەر کە و سوێسکە و سمۆرە و مەیمونی کێوی و ئەم ئاژەڵان بێگومان ڕێگر بوون بێگومان پێیان ناخۆش بوو بەڵامی تر ئەوە یاسایە تۆ هاتووی کەوێکە گرتووە لەو دەشتە کابرا ئەمە بەنسڵگەی خۆی نییە تۆ بە هیچ شێوێ بە هیچ یاسایە بوو نییە لە ژێرم پردا ئەم ئاژەڵە کێوێ بفرۆشی جاکەوە سوێسکەیە یاخود هەر ئاژەڵێکی تر هەپە لەوەرێکی ترە